هەواڵی گیان لە دەستدانی شیرین حسێنی تەمەن 34 ساڵ و دوو کۆرپەکەی ڕەیانی تەمەن 1 ساڵ و بیلالی تەمەن 5 ساڵ بە هۆی ڕووداوی هاتوچۆوە لەسەر ڕێگەی کەلارکفری لە نزیک گوندی عەبدوڵڵاقوت هاوڵاتیانی ناوچەکەی غەمبار کرد. زۆرن ئەو هۆکارانەی کە ڕووداوەکانی هاتوچۆیان لێ دەکەوێتەوە، بەڵام شارەزایانی بواری هاتوچۆ خراپی ڕێگەوبانەکان بە سەرەکیترینیان دیاری دەکەن. زۆربەی جادەکانی نێوان شارەکان هەمووی جادە یەکسایدیە، کەلار کفری، کەلار دەربەنی خان، کەلار خانەقین، کەلار جلەولا. ئەم جادانە ئەوەیە لە ساڵی هەفتاکان و پێش هەفتاکان شۆ دروست کراوە زۆربەی ئەم جادانە. هاتوچۆی گەرمیان تا کاتی کۆنفرانسی ڕۆژنامەوانی ساڵانە ئاماری ڕووداوەکانی هاتوچۆ ڕاناگەێنن، بەڵام لە ئەم ساڵدا لە سنووری گەرمیان ڕووداوەکان زۆرترین قوربانیان لێکەوتوتەوە کە زۆربیان لەسەر ڕێگەی سلێمانی کەلار ڕوویان داوە و هاوڵاتیانیش ڕێگەکەیان ناوە ڕێگای مەرگ. بە مەبەستی نۆژەنکردنەوەی ڕێگاکە کارکردن لە بەشێکیدا دەستی پێکردبوو، بەڵام قەیرانی دارایی بووەتە ڕێگر لە بەردەم تەواوکردنیدا و کارکردن تێیدا وەستێنرا. ئەو پرۆژە بە سێ قۆناغی یەکەمی 24 کیلۆمەترە لە کەلارەوە دەست پێ دەکا، نزیکەی 180 تەواو بووە و بڕگە سەرەکیەکانی پرۆژەکە هەمووی تەواو بووە. تەنها 20 لە سەتی ماوە پێویستی بە تەنها 9 ملیار دینارە ئەگەر حکوومەتی هەرێم ئەو پارەیە دابین بکە پرۆژەکە قۆناغی یەکەمی 100% تەواو بێ. بەهۆی ئەوەی ڕێگەی کەلار سلێمانی یەکێکە لە ڕێگە سەرەکیەکانی هاتوچۆکردن بۆ ناوەڕاست و باشووری عێراق، ڕۆژانە هاوڵاتیەکی زۆر بەهۆی کاری بازرگانی و ئیداری و ڕێکخراوەییەوە هاتوچۆی پێدا دەکەن و ڕێگەی سەرەکی هاتوچۆکردنی هاوڵاتیانی سنووری گەرمیانیشە بۆ سلێمانی. ناسا بە ڕێگەی مەرگ ڕێگەکە سلێمانی ڕۆژانە نەبێ حادسەی تیانە، ڕۆژانە نەبێ کەس لەم ڕێگا تیانە چوێ، یعنی ڕێگە وای لێ هاتە بە هیچ عملێکیەوە نەما، چەندها کەسی ساری خۆی لە ماڵەدانە تێ بە تەکسی ڕۆیەوە پاسەڕوە. بە پێی ئامارە نافەرمیەکان لە سنووری گەرمیاندا لە سەرەتای ئەم ساڵەوە نزیکەی 40 هاوڵاتی لە ڕووداوەکانی هاتوچۆدا گیانیان لەدەستداوە و 120 هاوڵاتی تریش بریندار بوون. ئەمە ڕێگەی کەلار سلێمانیە، ئەو ڕێگەی کە لە ماوەی ڕابردوودا بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ زۆرترین قوربانی لێکەوتوتەوە. لە ماوەی ڕابردووشدا بە بڕیارێکی حکوومەتی هەرێمی کوردستان بەشێکی کەم لە ڕێگەکە بڕیادرا بکرێتە دووسایی، بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە ڕێگەکە وەستاوە و لە ئێستادا کاری تێدا ناکرێ. لەبەرەوە بۆ ئایندە هیچ گرنگتیەک نییە بۆی لەسەر ئەم ڕێگەیە بیسەر و بینەری ئەم وڵاتە گوێبیستی هەواڵە ناخۆشەکانی سەر ئەم ڕێگەیە نەبنەوە. مەریوان حەسەن، NRT گەرمیان.